خۆشەویستان ئەم بەشەی کە بۆ ئێوەمان ئامادە کردو باز لە بابەتێکی تەندروستیەکەین و بە تایبەتریش ئەم بەشە بۆ کەسانە گرنگە کە یەکێک لە نەخۆشیەکانی دڵیان هەیە. باز لە کاریگەری وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرماکەین لەسەر توژبوانی نەخۆشیەکانی دڵ. با بزانین چ کاریگەریەک لەسەر ئەوان دروستەکە. ئایا بەرزبوونەوەی پلەی گەرما هۆکارە بۆ ئەوەی کە تووشی یەکێک لە گرفتەکانی دڵت بکایە خودنا شێوازی ڕێخستنی ئەو خواردنەوانی کە بۆ ئەو کەسانە گرنگ بێت کە نەخۆشی دڵیان هەیە بە خواردنەکانیان چۆن بێ، کام خواردنانە باشن کام خواردنانە خراپن. عرەقکردنەوەی زۆر ئەو کەسانێک کە عرەقێکی زۆرەکەنەوە زۆر کات ڕێنمایی یەکرێن ئەڵەم بڕۆ پشکنینێ بۆ دڵە بکە یاخود بڕۆ پشکنینێ بۆ خود دەبکە بزانە ئەم گرفتانت نیە بە شێوازێکی چڕۆپەڕ لەسەر ئەم بابەتانە زانیاری ورد وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد مەحموود عارف کا بەڕێزیان سپۆری وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەران. دکتۆر سڵاو لێ بەخێر بێ. سپاس بۆ میوانداریە. زۆر بەخێر بێ. سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم با بزانم بەرزبوونەوەی پلەی گەرما هیچ پەیوەندیەکی بە نەخۆشیەکانی دڵەوە هەیە؟ بەڵێ خۆی دڵ بزوێنەرێکە بەردەوام کارەکات. ئەم بزوێنەرە بە جۆرەی پێویست کاتانێک ئێمە لە کاتی حەوانەوەین ئەو ئەرشێکی کەمتری لەسرە و بۆ نمونە لە کاتی خەوتنە لێدانەکان کەمە بێتەوە، هێزی پاڵانی خوێنەکەی کەمە بێتەوە، ینی زۆر ئەرشێکی لەسەر نیە. بەڵام لەو کاتانێک کە دژوارن بۆ نمونە کە ئیش بکرێت، وەرزش بکرێت، ڕاکردن، ترس، تۆقین، لە کاتی گۆڕانی کەش و هەوا زۆر ساز زۆر گەرم، هەردووشیان ئەمانە بارگرانی لەسەر دڵ. ئەم بارگرانیش وا ئەکات لەسەر دڵ کارێکی زیادە بکە، وەکو ئێکسترا وەرکێک وایە پێویستی بە مادبوونێکی زیاتری دڵ هەیە. ئەمە بۆچی؟ چونکە جەستەی مرۆڤ پێویستی بە پلەیەکی گەرمی دیاریکراوە هەیە بۆ ئەوەی لەو پلەیە ئەتوانێت کاری خۆی بە ڕێکپێکی جێبەجێ بکە. بۆ نمونە لە نێوان 36 تا 37 کاتێک کە کەش و هەوا زۆر لەوە گەرمترە، جەستەش گەرمە بێت بۆ ئەوەی کە ئەم پلەی گەرمیە بێتەوە ئەو ڕێژەی کە خۆی ئێوە پێویستی بۆیە کە گەرمی ونکە بیکاتە دەرەوە. ئەم ئەرکەش لەسەر دڵە بۆی کە ئاراستەی خوێنەکە بۆ دیوی دەرەوەی جەستە بۆی لە پێستەوە ببێ بە ئاڕەکردنەوە و وەکو چۆن و بەریدێک تەڕەوی و فێنکەبییتەوە بۆ شوێ فێنکەبییتەوە بە هەردوو بارەکەیە بە ئارەکردنەوە کە بێت هۆی وشک بوونەوە ئەگەر بەردەوام بی کاتی کورتکایان نەبێ لەگەڵ ئەو زیادە ئیشکردنەیە هەردووشیان بۆ دڵ بارگرانیە. ئەم بارگرانیش بۆ دڵێکی تەندروست تا ڕادێکی باش ئەتوانێت لەگەڵی هەڵسو کەوتکە. بەڵام کاتێککە دڵەکە خۆی لە خۆیان نەخۆش بوو لەوانەیە بێتە هۆی خراپتربوونی نەخۆشیەکە. بۆ نمونە ئەوانەی کە دڵیان لاوازە لەوانە بێتەوەی پەکەوتنی دڵەکە، ئەوانەی کە دڵیان بۆری جیرانیان هەیە لەوانە بێت هۆی دروستبوونی سەکتەیەکی دڵ، یاخود هەنێک جار بۆهی ئەو وشک بوونەوەی لە دەستدانی خوێ و هەندی لە توخمەکان هاوسەنگی خوێەکانی لە خوێنە تێگەچێ ئەم تێکچوونی خوێ و ئەلکترۆلایتانە لە خوێنە ئەبێتەوەی خراپبوونی کارەبایی دڵ. هەندێک جار ئەبێتە هۆی وەستانی دڵ ئەگەر بگاتە ئاسێکی زۆر خراپ. بۆیە ئەم بارگرانیانە لەسەر دڵ خراپە بۆ بە تایبەتی ئەوانەی کە خۆیان نەخۆشی دڵیان هەیە. زۆر باش. زۆر پەیوەندی هەیە لە نێوان بەرزبوونەوەی پلەی گەرما و توشبوونی دڵ بە جەڵتا، زۆر باسی ئەم بابەتە ئاکرێت. بەڵێ لە وشک بوونەوەی زۆرە، وشکبوونەوەی زۆر. بەڵێ ینی کاتێک کە پلەی گەرما لەش زۆر بەرز بێتەوە بە تایبەتی لە 41ەوە ئەبێتە حاڵەتێکی مەترسیدار هەیە بە خۆر پێڵێن هیت سترۆک، زەڕوەی شەمەزیا بە کوردی لەوە چێک خۆربردننی پێ بڵێن. چەندێک ئەو گەرمایە چەندێک بێت ئەو کاریگەری دەچلویەک بەرەو سەرەوە بێ و بەردەوام ئەو کەسە لەو شوێنە لە بەردەمی خۆرەکە ینی مەجاری دەرچوونی نەبێت لەو شوێنە. لێک ڕۆژە ئەگەری ئەوە هەیە لێک حاڵەتە گەرم بێت چەندێمان دوو بێت ئەو کەسە یعنی ئەکەوتە سەر بارودۆخەکە نەک بودەکەشی بەتەنیا لەوە چ لە چەند سەعاتێکان ڕوو بە. زۆر باشە. دکتۆر ئەی تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هاڵێنە کەسەکە گەنجە و دڵی هێشتا گەنجە بۆیە ڕەنگە زۆر کات بەرزبوونەوەی پلەی گەرما و وشک بوونەوە ئەمانە زۆر کاریگەری نەرێنی لەسەر دڵی ئەم کەسە دروست نەکات؟ بە تەشید خۆی ئەوانەی کە تەمەنیان گەورەترە نەخۆشی دڵەکان تیا زیاترە، یعنی بەهۆی ئەوەیە کە هەم تەحملی وەکو جەستەیی کەمترە، هەم ڕێژەی توشبوون لە نەخۆشیەکانی دڵە بە تەمەنەکانە زیاترە.
بە تایبەتی لەسەر و شاستەوە وای بەڵام ئەگە گەنجێکیش خۆی دڵی نەخۆش بێت هەر هەمان مەترسی لەسەرە هەر دکتۆر بەڵام لە گەنجات ڕێژی نەخۆشیێکە کەمترە دکتۆر بەڕاستی دڵپیرە بێ بەیانی لە سەرەتای پرۆگرامەکە لەگەڵ ئاریا باسی ئەومانەکرا ماوە دڵپیر نابێت پیرە بێ دڵ بە تاکید پیرە بێ لە دوای شێوازی بایۆلۆژیەکەی ناڵێن ئەنەتۆڤۆلەکەی ناڵێن هەر بۆ خۆی وەکو سۆفتوێرەکەی وەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام وەکو هاردوێر پیرە باشە دکتۆر زۆر کەس هەیە عرەقێکی زۆر زۆرەکات بە تایبەتی لە دەوروبەری مل و شان و ئەم بابەتانەی یەکسەر پێڵێن ئەمە لەواتە چەوری دڵە بەرز بێ یان بە پێچوانەوە ئەو عرەقە زۆرە هیچ نیشانەیە کاریگەری چیە لەسەر دڵ یان نیشانەیە بۆ چەوری دڵ بۆ نەخۆشیێکی دڵ ئارەکردنەوە دوو ئەتوانین بکەین بە دوو بەشەوە بەشیشان ئەوەیە کە کتوپەر ڕوو بات وەکو نیشانەیەک هەندێک جار نیشانی نەخۆشی دڵەمە بۆ نمونە ئەگەریشێک تووشی جەڵتەی دڵ بێت ئارەکردنەوەیکی زۆر ڕوئەیە بەڵام بە تەنیانی ئارەکردنەوەکە ناڕەحەتی تری ئەبێ ئازاری سنگی ئەبێ گەڵنج و ڕشانەوەی ئەبێ بەڵام ئەگەر کەسێک کۆی ڕۆژانە هەستەکە ئارەقی زۆرەکاتەوە ئەمە جیاوازە ئەمە ڕەنگە نەخۆشی نەبێ ینی لە کەسێکە بۆ کەسێکی تر ئارەکردنەوە جیاوازە هەندێک نەخۆشی ژێک و غودەی دەرەقی ئەگەر زیاد چالاک بێت یەکی لە نیشانەکانی زۆر ئارەکردنەوەیە ینی بەڵام وەکوی کە بڵێ نیشانەی چەوری بێت نە چەوریەکان زۆربەی کات بێدەنگن و بە هەندێک نیشانی لە پێستانە بێت کە دەرەکەی پەڵی چەوری لە شیکاری مختبەر نەبێت دەرناکرێت زۆر باشە دکتۆر هەر لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرما و ئەم بابەتانە ئەگەر شتێک ما بێت پەیوەندی بەدڵەوە هەبێ باسمان نەکرد بۆی دوجاری تر بینە سەر باسی خواردن و خواردنەوەم بابەتانە وەڵا هیچ سەبارەت بە گەرما ئەوەی کە ضرورە ئەو کەسانەی کە تەمەنیان گەورەی یاکو نەخۆشییان هەیە پێویستە هەنێ ڕێنمایی هەیە لە کاتی ئەم وەرزە گەرما جێبەجێ بۆ نمونە ئاو شلەمەنێکی زۆر بخۆنەوە بە بێجگەلەوانی کە لاوازی دڵیانێ ئەوان نابێت زۆر بخۆنەوە وەکو بەتایبەتی ئاو شلەمەنی تریژ ئەبێ وەکو ماستا و شەربەت و چاو قاوە ئەوانە جگە لە خواردنەوە خۆریەکان کە ئەو شبوونەوە زیاترەکە خاڵێکی تر ئەوەیە کە لە کاتە گەرمەکانە ئیشکارەکانمان دانەنی دەرچوونەکانمان لەو کاتانە نەبێت کە قەچەی گەرمایە بە تایبەتی لە بینی لە نێوان یانزەی پێشنەوەڕە تا سەی دوانیوەڕە لەو کاتانە دەرچوومان نەبێ باشترە لەگەڵ جلوبەری سووک و لۆکە و فش و ڕنگ کاڵ و ئەوانە گەرمی کەمتر ئەگرێ و بە ئاسانی فێن کرد هەر لە لای جارە نەچینە لای خواردن پرسیار مەبە لەسەر گەرمی پرسیارێکی زۆر گرنگ کە دڵنیام زۆر کەس ئەوە وەڵامەکەی بە زانستی وەربگرێت بۆ ئەڵێن لە کاتی وەرزشکردندا لێدانی خێرایی لێدانی دڵ بچێتە سەر و 120 اینجا ئەو کەسە وزە ئاسووتێنێ زۆر زەخەتکردن لە دڵ کاریگەری دروست ناکەین زۆر کەسمان بیستۆ لە نێو وڵەکانی وەرزشا جەڵتەلیە ئەوە هوکارەکەی بۆ واگەڕێتەوە زۆر زەخت لە سکلێتەری دڵەکەن یان چی خۆی بە شێوەیەکی سروشتی کە باسمان کرد کاتێک کە باگرانیەک دروستە بێ وەکو وەرزشکردن ئەرچی دڵی زیاتر بێت لەو کاتەیە لێدانەکان زیادە بێت ئەگەر زیاد ینی لە کەسێکە بۆ کەسێکە ئەوی جیاوازە کەسێکە خۆی ماوەیەکی دوور و درێژە وەرزشەکات ئەو لێدانی دڵی زۆر زیاد ناکە بەڵام کەسێکیش کە تازە دەست پێ کردووە ئەو زیاتر پێوی دەرەکەوێت زیاتر دڵی ماندوو ئەبێ ئاگادار بن لەو ماوەیە بەڵام هەر کاتێک کە ئیشکردنێکی قورس یا وەرزشێک یا شاکەوانێک ئەبێ لە کەمەوە دەست پێ بکرێت تاوەکو ئەو کەسە توانای خۆی بۆ دەرکەوێ ینی لە ساڵێکا دووجارێکی بۆ سەیران و چی بۆ سەرشاک ئەوە زۆر مەترسیداریشە لەوانەیە کێشەیەکی بێت لەو مادووبوونە زۆر زۆرەیە تووشی کێشەیەکی دڵی بکە یعنی هەندێک جار کێشەکانیش بۆ نمونە ئەو کەسی کە گەنجی وەرزشەوان و لە کاتی وەرزشەوای لێت کێشەی تریان هەیە بۆ نمونە نەخۆشی ماسوولکانی دڵیان هەیە ڕەنگە ئەوانە زۆربیان ئەو بێ هەندێک نەخۆشی جینات هەیە کە ویراسیە جاروە لە گەنجە و لە کاتی وەرزشا ڕوئەیە یعنی پەیوەندی ئەوە نییە کە بڵێ بەهۆی وەرزشەکە وای لاتوە بەڵام بە تەئکید وەرزشی کتوپڕ و تازە دەست پێ بکەی بە ڕێژێکی زۆر مەترسیدارە پەنجەی تۆمەتیش بۆ سپلێت زۆر درێژەکرێت کاتێک کەسێکەڵێ دڵمەیەشێ ئەڵێ بەخوا هەوای سپلێت لێ یاوی ئەمە هیچ ڕاستێکی هەیە یان کاریگەرێکی ڕاستەخۆ لێمانەیە یان دوومەودایە ئەڵێ ئەم شەو لەبەر هەوای سپلێت خەوتوم هەستەکەم تەشەنوجێکی زۆر و دڵمەیەش خۆی ئەویش دوو حاڵەتە یەکەم ئەو خۆی کە ئەڵێ سپریاوم ئەڵێ دڵنیام کە ماسوولکەکان و دڵم نییە یانی تەشەنوجی کردبێ حاڵەتی تر هەیە لەبەر سپلێت نە هەوای سادی کەش و هەوای سات کە بچیتە دەرەوە بۆ نمونە ئەوانەی کە بۆری دڵیان تەسەگونەوەی هەیە لە
لە کاتی مادوبوونا کە ئەگەر جەو ساتر بێت زووتر زەبحەکەیان بۆیێت بەڵام بەگەر بڵێ بۆ دوورمەودا هەوای سپلت کاریگەری لەسەر دڵ نییە بەڵام ڕەنگە تەشەنجێ بۆ ئەو ماسوولکانی سنگ و پشت و ئانە دروستکا وابزانی کێشەی دڵە لێت تێکەڵبوونێک دروستە بێ ئەجینە بۆ دڵ خراب نییە دکتۆر باسی خواردن بکەین با بزانین چه خواردن و خواردنەوەیەکەیە کە ئێمە ڕۆژانە لە ژەمە خۆراکیەکانمانە بەکارێنین بۆ تەندروستی دڵ باش نییە باش نییە بەڵێ خۆی ئەوانەی کە باش نییە زیادە ڕەویکردنە لە خواردنەکانە بۆ هەموو جۆرێکیان ڕاستە بە تایبەتی بۆ گۆشتی سوور لەگەڵ چەوریە تێرەکان چەوری تێر ینی لە گۆشتی سوورە هەیە لە گۆشتی پەلەوەرە هەیە لە چەوری شیرەمەنیانە ئەم چەوریە تێرانە بە ڕێژەیەکی مامناوەند کەسێک کە هیچ جۆرە نەخۆشیێکی نییە ئاساییە بەڵام وەکو هانی خەڵک بدرێەوە ئەو جۆرە چەوریانە بە تایبەتی دووک زۆر بخورێ بۆ دڵ باش نییە زۆر باسیێواکەن دکتۆرڵەن دووک هیچ زیانێکی نییە وانە ڕاستەکەی چەوری تێرە بە چەوری دابس ڕاست نییە چەوری تێری ڕێژێکی زۆر زۆری تایە ئەگەر بە ڕێژێکی زۆر بخوایە هاندرابێت کە زۆر بەکاربێنە و چارەسەر بەکاریبێنە هەڵەیەکی گەورەیە باشە دکتۆر ئەی بۆچی ڕەنگە زۆر کات من بیستێتم کەسانێکن ئەڵێ خواردنەکانم زۆر تەندروستە پشکنێنی کردووە بۆ ڕێژەی چۆرەکانی ڕێژەی چۆرەکانیشی تەندروست بۆ بەڵام ئەبینی ئەو کەسە تووشی جەڵدە بۆ جەڵدە لە یاوە ئەی ئەمە پەیوەندی بەچیەوە ڕاستە خۆی هۆکارێکی دیاریکراوی نییە بڵێ ئەو کەسی ئەمەی هەبێت توش ئەبێ کۆمەڵە ڕسک فاکتەری پێڵێنانی هۆکاری یاریدەدەر هۆکاری مەترسی دروستکەری هەیە ئەوانە تا زۆتری هەبێت چانسی توشبوونی زۆترە چەوریەکانی چێکە لە هۆکارەکان مەز نییە هەر چەوری بەرز بێ ڕەنگە چەوری نزمیش بێ و هەر تووشیش ببێ یەکێک کە نەخۆشی درێژخایانی هەبێ وەکو شەکرەی هەبێ زەختی هەبێ قەڵەو بێت جوڵەی دکتۆر جگەرە کێشان ئەمە پەیوەندی هەیە بۆ جگەرە کێشان چێکە لە هۆکارە زۆر مەترسیدارەکان چانسی توژون زیادەکە ئەو بۆیە باسیەوەکەم لە ماوەی پێشوا بیستم کەسێک تووشی جەڵدە ببوویت من خواردنەکانم ناتەندروستە ئەوتانێ ڕێژەی چەورەکانم بەرزە من وەرزشی شەکەم بەڵام تاکەشت کە کردوم ئەوەیە جگەرم کێشاوە تۆ بڵێنی ئەو جگەرێژ ناخوا هەر تووشە بێت یعنی هیچ گەنجە وەرشەوانە جگەرە ناکێشێ قەڵەو نییە زەختی نییە شەکرەی نییە ئەنە جا بە ویراسی تیانە لە گەنجە ینی کاریگەری بۆ ماوەی زۆرە هەندێک جار وەکو چانس هەر ڕوئەیە بەڵام ڕێژەی ئەوانی بەبێ ئەوانە تووشە بن کەمن بۆ مناڵی ژەمانی باسمان کرد دکتۆر هەر وایە یان لە مناڵە کەمێک جیاوازترە بۆ چ بابەت ئەم بابەتانی کە هەمووی باسمان کرد کاریگەری پلەی گەرما سەرما خواردن بۆ کاریگەری گەرما و سەرما لە هەردوو سەری تەمەنی زۆر و تەمەنی کەمە کاریگەرەکە زیاترە بۆ توش لەبەری کە جەستیان توانای بەرەنگاربوونی کەمترە باشە دکتۆر هەر لە بابەتی خواردن باسی گۆشتت کرد یانی ئەوانی کە ویستم لەسەرەوە قسەی بکەین ڕەنگەستە زۆر کەس گوێی لێمان بێ ئەوانی کە پەیڕەوی سیستەمی بڵام کیتۆ دایتەکەن ئەوانی کیتۆەکەن زۆر باسی خواردنی گۆشتەکەن یانیڵەن بە خواردنی گۆشت ئەتوانی چەوری بە چەوریدا بگری ئەمە لە ڕووی زانستیەوە ڕاستە یان نا خۆی کیتۆکە بۆ نەخۆشیەکانی دڵ ناگونجێت ینی کیتۆ بەنامەیەکی کاتیە ناتوانانی بەردەوام بێت لەسەری لەگەڵ ئەو شایعی تێکدانی فیسۆلۆژی جەستەیە کە خۆی بە شێوەیەکی ئاسایی کار ناکات یعنی خۆی پێویستی بە گلوکۆزە ئەم ناچارە چەوری بسووتێنێت یعنی تێکدانێکی سروشتی جەستەیە بۆ ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە بەنامێکی زۆر خراپە بۆ ماوەیەکی کورتخایان کە کەسێک بەکاری بێنێ بەڕێی من بەڕێی خۆمانی سوودێکی وای نیە چکە تۆ ناتوانێت بەردەوام بی لەبەرەوە شتێکی کەمتر و وەزشێکی بەردەوامتر و ڕژیمێکی خواردنی تەندروستتر و درێژکرایانتر سوودی باشترە بۆ جەستە وەک لەوەی کە کیتۆیە بۆ ماوەیەکی کورت و زۆر لە پڕ کێشەدا بەزوی دوای کۆڵیت یەکشت هەیە لە مەلەوانگەکاندا ئەچیتە ساونا و پلەیەکی گەرمە و هیچ دەرەوە ئەڵێن سەوڵای بکە بەخۆت بۆ دڵ باشە ئەومان بڕێکەوە ڕاستیان ڕاستیان بە پرسیار ڕاز نییە وەکو سوودی هەبێ بەڵام بۆی کە زوو فێنک بێتەوە ئەو گەرمی کە لە ساوناگە وەریگرتووە ئەمە شتێکی باشە بەڵام ئەو بە ئاوێکی زۆر سات بۆ دڵ خۆی کێشەی نییە بەڵام شۆکێک دروستەگا لە ناو جەستەیە یعنی ئەو بۆری خوێنانە هەمووی فراوان بووە لە کاتی گەرماگا لە پڕ گژێگەیتەوە
وەکو شۆکێک دروستەکە تەشەنوجێکی ماسوولەکان کە ئازارێکی ناخۆشی هەموو جەستە دروستەکە ینی شتێک نییە کە سوودی هەبێت ینی هەمان کاری سەگڵەت بوون هەمان کاری پژماکە یان نایکە پژمە جیاوازە هەڵە دڵم سراحەتی کرد یەک چرکەژی ساحەت ناکرد ناڕاستی چرکێش یعنی لە دوو چرکە سێ چرکە زیاتر بێ و کەسە لەوەیە چێ زۆر باشە دکتۆر خواردنەوەی کافین بە شازێکی گەشتی ئەمە چ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی دڵ کافین ینی لەو شلەمەنیەکانی وەکو چاو قاو بابەتی گازیەکانە زۆرە ئەگەر لە 5 کوب زیاتر نەخورێت لە ڕۆژێکا زۆر باشتر چکە کافینەکە ئەبێتە وەکو بە ئینگلیزیکی پیان ستیمولێتانتە ینی زۆر ئیش بە دڵەکات لێدانەکەی زیاکات زیاتر دڵمانجووەکە بۆی ئەگە زیاڕوی تابکە ئەوانەی کە خۆیان کەشیت لە کوتیان هەیە خراپترە بن بۆیە ینی ئەتوانێت لە ڕێژەیەکی دیاریکراوە سوودی زۆر باشی هەیە بەڵام زیاڕوی تا بکرێت تووشی دڵە کوتە دەکات باشە دکتۆر چه خواردنێک هەیە باسمان لەوە کرد ئەو خواردنانی کە باش نین ئەی چ خواردنێک هەیە ئێمە بکەین بە خواردنێکی سەرەکی زوو ئەم خواردنەوە کاربێنین و بیخۆین بۆی کە تەندروستی دڵمان پارێزین خواردنی سوودبەخشەوەی کە بتوانانی بەردەوامیش بی لەسەری ئەوان ئەو خواردانە کە زۆربەی کاتیش هەیە سەوزە و میوە و دانەوێڵە لەگەڵ ماسی لەگەڵ گۆشتی سنگی مریشکی و پەلەوەرەکانش بە گشتشەوەی گشتی خراپ نییە ینی دانەوێڵە سەوزە میوە لەگەڵ ماسی لەگەڵ شیرەمەنی کەم چەوری ئەوە خواردنە باشەکان باشە دکتۆر هەندێک جار هەیەڵە دڵم مەسووتێ یان خەریکە سنگم مەتەخێ لە دڵم لە سنگم یەتە دەرەوە زۆر دەستەواشە باس ئەکرێ کە ڕەنگە ئەمانەندێک نەک نیشانە بن بۆ نەخۆشی نیشانە بن بۆ حاڵەتێکی دیاریکراوە بۆ دەربڕینی پەژاری کە لە ناخا هەیە مرۆڤ چی بکە خەم نەگەێنێ بە دڵی شتی یەکێک لە بابەتەکان لە خەفەتا جەڵتە لێیە ڕاستە کۆی ئازاری دڵ هەموو کاتێک دڵ نییە ڕێژێکی کەمی دەبێت لە نێوان 20 تا 30 لە سەدا کێشەی دڵە زۆربەی ئەوانی تری کێشەی دڵ نییە هەنێجا کێشەی جەستەیە هەنێجا کێشەی دەرونیەکەیە خەم و خەفەت و ترس و تۆقین و خەمۆشی ئەمانە هەمووی هۆکارن بۆ دروستبوونی ئازار و تونگبوونی سەردڵ زۆربەی کاتیش دڵەکە خۆی هیچ کێشەیەکی نییە بەس ناڕەحەتێکە هەلیوە دروستە بێت بێگومان چی بکەین کاری خەفەتی درێژخایان کاریگەری بۆ سەر دڵ هەیە یەکێکە لە هۆکارەکانی جیرانی بۆری دڵ و دروستبوونی جەڵتەی دڵ ئیتر ئەویش هەنێجار هۆکاری هەیە هەنێجار هۆکاری نییە ئەو هۆکارە دەرکیەکان بێگومان هەرە بێت چارەسەر بکرێ یا خۆی ڕابێنێ لەگەڵ یا ئەوەنە کۆڵی پێوەنە کێشە ئەجینە هەنێجار نەخۆشی دەرونیە و پێویستی بە چارەسەر و ڕاوێژی پزیشکی دەرونی ئەبێت زۆر باشە دکتۆر چ نیشانەیەکمان تیا دەرکەوت بە هەندوەریگرین ئەم نیشانانە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆ بکەین کە هەستمان بەچی کردی تر حاڵەتەکەمە ترسیدارەوە ئەبێ خۆمان بگەینێ لای پزیشک ئەوەی کە زۆر گرنگە بە تایبەتی ئازاری سنگە ئازارەکە لەکوێیە چۆن بیناسیەوە کە هی دڵە بەڵاشە یەکەم کەسەکە خۆی تەمەنی گەورە بێت ئەگەرەکە زیاترە بە تایبەتی لە دوای چلەوە لە پیاوان لە دوای پەنجاوە لە ژنانە ئەمە یەک دوو ئەو کەسانی کە نەخۆشی درێژکانیان یەکو زەخت و شەکر و چەوری و جگەرە کێشان و قەڵەوی ئەگەریان زیاترە کە هی دڵ بێت سێ شوێنی ئازارەکە و لەگەڵ سروشتی ئازارەکە بۆ ئێمە زۆبەی جا بە پرسیارکردن بۆ مانجی ئەبێتەوە کە هی دڵە یاخودنە ئازاری دڵ زۆبەی کات بڵاوە یەک نقطە نییە ئەڵێ ئەو مێشێ ناوەڕاستی سنگ یا لای چەپ یا شانی چەپ یا ناوشان جەوە ئازارەکە یا تەمبل یا چەناگە ئەمانە شمولی دڵەکان یعنی باتەو ئازارە بڵاوە ئەبێ بە هەندوەر ئەبێ بە هەندوەر بچێ باش بە تایبەتی ئازارێک کە بەکات لە کاتی مادووبوونی جستەیە زیاب کات لە کاتی حەوانە و ئیسراحەتە لا بچێت ئەوەش گرنگە لەگەڵ ئازارێک کە بە حەبی ژێزمان لا بچێتەوانی کە حەبیانەیە هەستەکەن کە ئازارەکەی بۆیت حەبەکە بەکارێن ئازارەکەی نامێنێ ئەمە ئازاری تەسیکبوونەی بۆری دڵە ئەمە گرنگە هەندێک جار ئازارەکەش لە کاتی خەفەتە هەیە لە کاتی مادووبوونی جەستەیشا هەیە ئەمەش گرنگە ئەو کەسێک کە خۆی چالاکە و ئەڵێ من ئیشەکەم یان وەرزشەکەم ئازارم نییە بەس کە خەفەتە کۆم سنگم مێشێ
ئەمان لی ناتەسین زۆربەی کات ئازاری خەفەتەکەی و ترسی کەمترە ئەگەری کەمترە کە کێشەی دڵدا زۆر باشە دکتۆر. زۆر کەسی شەر حەبی ئازارشکێن زۆر بەکارێنێت لە کوردواری خۆمانە وا باوە ئەم حەبانە کاریگەری لەسەر دڵ دروستەکەن هەر بڕاستی وایە هەندێک دەرمان کاریگەری هەبێ لەسەر هەندێک دەرمانی ئازارە نەخۆشەکانی دڵ باڵێ هەندێک دەرمانمان هەیە ئەوانەی کە پێڵێن نەنستیرۆیدال ئەنتیئینفلەمەتری ئەوانە بۆ دڵ و ئەوان کە زەخت و شەکریان هەیە باش نییە گەر بە درێژکیان بەکاربێت نەک جار و دووجار زۆر کێشە دروست ناکات لەبەرەوە زۆر بەکارێنانی بە هەموو شوێ هەر خراپە ئەگە پاراستۆلیش بێت بەڵام ئەگە زۆر ناچار نەبیت بەبێ ڕاچەتی پزیشک بەکار نێدێ باشە بوو ماوەیەکی دیاریکراویش نەبێت خراپە. زۆر باشە دکتۆر بۆچی زۆر کادێکێک لە نەخۆشیەکانی دڵ ئەویش جەڵدەی دڵە کە تووشی گەنجە بێ زۆر کادەڵەن گەنج کەمتر بەرگی ئەم بابەتاگێ وەک لە کەسانی بە تەمەن و پیر ئەمەیان بۆچی خۆ دڵی گەنجەکە هەم سۆف و دوێر و هەم هاردوێرەکەی باشتر لە پیرەکە بۆچی لە جەڵدەیە بەم شێوازێ خۆی لە گەنجەکە ئامادەسازی نییە بۆ ئەو حاڵەتە ئامادەسازیەکە چیەکە هەیە لە پیرە ئەگەوانەی کە تەمەنیان زیاترە لەوە ئەچێ وردەوەدە بۆریە لاوەشێگانی گیرا بێت ماسوولەکە ڕایەت لەگەڵی خۆیە گونجێنە لەگەڵی لە کاتی ڕوودانی جیرانێکی کتوپڕە هەندێک بۆری لاوەشی دروست بووە کراوەتەوە هەم ماسوولەکە تەحملی بێخوێنی کەمتر زیاتر ئەکا ڕاهاتووە بینیوەتی تەجوبەی هەیە هەم بۆری لاوەشیش کراوەتەوە ئەو کاتانەی کە ئەجیرێت لە شوێنی تر خوێنی بۆچ لەم لە گەنجە ئامادەسازی نییە دڵەکە ڕانەهاتووە لەبەر کەم ئۆکسیجینی زیاتر ینی قورستر لەسەریەکەوێت. دەستە خۆش بە دکتۆر محەممەد محمود عارف سپۆری وردی نەخۆشەکانی دڵ و قەستەرە سوپاس بۆ زانیارەکانت بەیوای دڵی هیچ کەسێک تو شێم گرفتانە لەبێکە باس ئینشاڵڵا دەست خۆش بە سپاس بۆ زانیارەکانی بەڕێز ماندوو نەبی.